دوای 6 دەیە لە خوێندنی زمانی کوردی بە شێوەیەکی ئەکادیمی لە زانکۆکانی بەغداد و سلێمانی، بەڵام تا ئێستا زمانی کوردی خاوەنی ڕێنووسێکی ستانداردی یەکگرتوو نییە. پسپۆڕانی زمانیش هۆکارەکەی بۆ ململانی سیاسی و دەمارگیری ناوچەگەری دەگەڕێننەوە. زمانی کوردی خاوەنی چەندین دیالێکتە لە گرنگترینیان سۆرانی، کرمانجی، گۆران یاخود هەورامی، زازایی. باشترین دیالێکتیش بە پێی گوتەی مامۆستایانی زانکۆ دیالێکتی سۆرانیە تا وەک زمانێکی ستاندار مامەڵەی لەگەڵ بکرێت. بەڵام بەهۆی ململانی سیاسی و ناوخۆیی و فشارە هەرێمیەکان هەوڵدراوە کوردستانی گەورە و تەنانەت باشووریش پەرد بکەن تا ئەوەی هیچ کات خاوەن فەرهەنگێکی تایبەت بەخۆی نەبێت. لەبەر مەبەستی سیاسی هەوڵە درێت زمانی کوردی بکرێت بە دوو کەرتەوە. ئەمە حقیقەتەکەیەتی لەبەرەوە ئەبێ ئێمە وەکو خەڵکی زانستی و هوشیار بەم فێڵە سیاسیە نەخەڵەتین، چونکە ئێمە زمانی ستانداردمان تا ئاستێکی زۆر تا ئاسی لانی کەم لە سەدا هەفتە هەمانە. بەس ئەوەیە وەکو من هەورامیم، من ئێستا جەنابەت نوکتە باست کرد، من هەورامیم. ئەی من بۆ بە هەورامەکەی خۆم قسە ناکەم، خۆ منیش دەتوانم بە هەورامەکەی خۆم قسە بکەم، منیش دەتوانم بڵێم بە هەورامی ئەنووسم، بە هەورامی خۆ. زمانی هەورامی ئەگەر بێتە سەر حقیقەت زۆر کۆنترە لە کرمانجی ژوورو، لە بادینی زۆر کۆنترە و نووسین زۆر پۆی کۆنترە. بەس من ڕازی بووم بەوەی زمانی خۆم واز لێبێنم لە پێناوەوەی کە زمانێکی ستاندارد بۆ کورد دروست بێت. داواکاری مامۆستایانی زانکۆ لە توێژینەوەکانیاندا کە لە ڕۆژی زمانی دایک لە کۆلێژی زمانی زانکۆی سلێمانی خستیانە ڕوو سیاست لە فەرهەنگ و کولتوری کوردەواری جا بکرێتەوە. وتیشیان تا بەرپرسانی هەرێم خۆیان بە دوور نەگرن لە پیلانی دژی فەرهەنگی خۆیان، ئەوە هیچ کاتیش ناتوانن جم و جوڵە هەرێمیەکان دژی زمان و نەتەوەکەمان ڕابگرن. ئەتوانین گلەی لە کەتواری ئێستاواتە واقعەکەی ئەو سەردەمەی دوای ڕاپەڕین هێنایەتی وە گلەی لە سیاست مەداران و سیاست بکەین بە هەردوو دیوەکەیە، چی سیاسەتی دەسەڵاتی کوردی چ سیاسەتی نەتەوە سەردەستەکانی چواردە ورمانواتە نەتەوە دراوسەکانی کورد. 21 شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی زمانی دایک ناسێنراوە. ساڵانە لە ناوەندە ئەکادیمیەکان و بەتایبەت ناوەندە زمانەوانیەکانە توێژەران بە دوواداچوونەکانیان لەسەر ئاڵنگاریەکان لە بەردەم زمان و نەتەوە و کولتور و جیاجیەکانی ناوچەکە دەخەنە ڕوو تا لەو ڕێگەیەوە چارەسەری پێویست و کۆنکرێتی بخرێتە ڕوو. زمانی کوردی شوێنێکی دیاری لە نێو زمانە زیندووەکانی جیهاندا هەیە و لە کۆی ئەو سەد زمانەی کە لە سەدا هەشتای دانیشتوانی زەوی قسەی پێدەکەن زمانی کوردی لە ڕیزبەندی نیوەی یەکەمدایە، بەو پێی زیاتر لە 50 ملیۆن کەس قسەی پێدەکات. ئەوە شوای کردووە وەک زمانێکی دیار لە نێو پێگەی زمانزانی جیهاندا بناسترێت و پارێزگاری لە پێکەکەی بکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.